جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندا بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، سەپاندنی تۆمەتی محاربە بەسەر سێ باندکراوی شۆڕشی ژینە لە بۆکان، بڕینەوەی دارستانەکانی بانە لەلایەن دوژمنانی ژینگە، درێژەی مانگرتنی باندکراوانی سیاسی ژین لە زیندانی ئێڤین، ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە خاش، کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی کارخانەی فولاد لە شادگان، ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە شاری کورد، کۆژرا و برینداربوونی چوار شارۆمەندی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم و دۆخی خراپی تەندروستی دوو باندکراوی مانگرتو لە زیندانی ڕەش. درێژی هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، کرماشان، ورمێ، مەریوان، زەنجان، تاران، ئیسفەهان، ئەهواز، خۆڕەماوە، بەندەر عەباس، تەورێز و چەند شاری دیکە ئێران لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. سەپاندنی تۆمەتی محاربە بەسەر سێ بەندکراوی شۆڕشی ژینە لە بۆکان. سێ دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە بە ناوەکانی ڕەوف شێخ معروفی، محەممەد فەرەجی و کامران سوڵتانی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە محاربە و ئەفسادولفیلئەرز مەحکوم کراون. ئەو سێ شارۆمەندە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە شاری بۆکان دەست بەسەر و پاش ئەشکەنجە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە محاربە و ئەفسادولفیلئەرز تۆمەتبار و کەیفەرخواستەکەیان ڕادستی لە قەیەکی دادگای ئینقلابی مەهاباد کراوە. ئازادی ئامانج قوربانی بە دانانی وەسیقە. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژی 1403 ئامانج قوربانی چالاکی ژینگە پارێزی خەڵکی کامیێران کە لە ڕێوڕەسمی پرسەی ئیسماعیل کەریمی لەگەڵ چەند کەسی دیکە دەست بەسەرکرا بوو بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی ئازاد کرا. ڕۆژی چوارشەممە سێ گەلاوێژی 1403 هێزە ئەمنیەتیەکانی شاری کامیێران پاش ئەسپەردەکردنی تەرمی ئیسماعیل کەریمی ژینگە پارێزی گیانبەخکردو لە ئاگری دارستانەکانی گوندی کانێشە بەلانیکەم 10 چالاکی ژینگەیان دەست بەسەر کرد کە ناسنامەی هەشکەسیان بریتیە لە حسام مهدی، ئەمیر نەدیمی، فەریدە وەیسی، حەمید سەوزە، ئامانج قوربانی، خەلیل پەرەندەگ، یاسر نووری و فەرزین مۆفەقی. بڕینەوەی دارستانەکانی بانە لەلایەن دوژمنانی ژینگە. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ، بەڕوەکانی کانیبێ لە ناوچەی بڵەسەنی بانە لەلایەن دوژمنانی ژینگەوە بڕاوەتەوە. بەوتەی ژینگە پارێزانی بانە زۆربەی ئەو داربەڕوانە تەمەنیان سەرەوەی 200 ساڵە و مەبەست لەم کارە قیزەونەش داگیرکردنی لە وەرگە و مڵکی گشتیە بۆ لێدانی ویلا و خانوو. ژینگە دۆستانی بانە داوا لە خەڵکی ئەو شارە دەکەن لە ئاز ئەو کاولکاریە بێدەنگ نەبن و ڕێگە لە تاڵانکردنی ژینگەی کوردستان بگرن. دیاریکردنی کاتی بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی وریشە مرادی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، بڕیارە جەلسەی دادگاییکردنی وریشە مرادی لە ڕێکەوتی چواردەی گەلاوێژی 1403 لە لەقی 15 دادگای ئینقلابی تاران بەڕێوە بچێت. وریشە مرادی مانگی گەلاوێژی ساڵی 1402 لە دەوروبەری شاری سنە لەلایەن تەڵاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ئەو چالاکە سیاسیە لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و بە چالاکی چەکدارانە دژ بە ڕژیم تۆمەتبارکرا. جەلسەی دادگاییکردنی وریشە بڕیارە ڕۆژی چواردەی گەلاوێژ
بەڕێوە بچێت لە حاڵێکدا دادستانی تاران ڕێگەی نەداوە پارێزەرەکانی چاویان بە پەروەندەکەی بکەوێت. درێژەی مانگرتنی بەندکراوانی سیاسی ژن لە زیندانی ئێڤین. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ بەندکراوانی سیاسی ژنی زیندانی ئێڤین بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە سەپاندنی سزای ئەدام بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی لە نێو مەحوەتەی ئەو بەندیخانەیە مانیان کرد. بەندکراوانی سیاسی ژنی زیندانی ئێڤین ڕایانگەاندووە کە لە نێو مەحوەتەی زینداندا مان دەگرن و تا بەیانی ناگەڕێنەوە ناوبێندەکانیان. بەندکراوانی مانگرت و دروشمەکانی ژن ژیان ئازادی بەندی ژنانی ئێڤین یەکدەنگ و هاوپەیمان بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئەدام وەستاوین تا پایانیان بەرز کردەوە. بەندکراوانی زیندانی ئێڤین داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد پشتیوانی لە داواکاریەکانیان بکەن وە گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی چرتر بکەنەوە بۆ ئەوەی هەموو بەندکراوانی سیاسی ئازاد بکرێت. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە خاش. کرێکارانی شارەداری خاش ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. شارەداری خاش 100 کرێکاری قەراردادی و 150 کرێکاری شرکەتی هەیە کە ماوەی 1 بۆ 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. بە وتەی کرێکاران پێشتر 4 بۆ 5 مانگ حەقدەستی دواخراویان بوو، بەڵام پاش پێداگریکردن لەسەر داخوازیەکانیان بەشێک لە حەقدەستەکان پەرداخکراوە و ئێستا کرێکارانی قەراردادی 1 مانگە و کرێکارانی شرکەتی 2 مانگە حەقدەستی دواخراویان هەیە کە داوا دەکەن پەرداخت بکرێت. کۆبوونەوەی کرێکارانی بێکارکراوی کارخانەی فولاد لە شادگان. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ کرێکارانی لەسەر کار دەرکراوی کارخانەی فولادی شادگان بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ئاز ناڕوونی چارەنووسی پیشەیی ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرانی کارخانەی فولادی شادگان بە بیانووی بڕینی کارەبا بەشێک لە کرێکارەکانیان لەسەر کار دەرکردووە. ئێستا کرێکاران داوا دەکەن بگەڕێنەوە سەر کارەکانیان و داخوازیە دواخراوەکانیان پێ بدرێت. ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە شاری کورد. خوازیارانی مەسکەنی ملی ئاموزش و پەروەرش لە چوارمەحەل و بەختیاری ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ لە ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووسی خانووەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بەرپرسانی ئۆستانی چوارمەحەل و بەختیاری بە بیانووی دروستکردنی مەسکەنی ملی پارەیەکی ببورن زۆریان لە فەرهەنگیانی شاغڵ و خانشینکراوان وەرگرتووە و ئێستا نە بەڵگەی مەحزەریان پێ ئەدەن و نە خانووەکانیان بۆ ئامادە دەکەن. کوژرا و برینداربوونی 4 شارۆمەندی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕەژیم. ڕۆژی دووشەممە هەشتی گەلاوێژ هێزەکانی یەگانی مێرساد هێرشیان کرد سەر دانیشتوانی گوندی قادراوای خاش و بە تەقەی ڕاستەوخۆ ژنێکیان کوشت و چەند کەسی دیکەیان بریندار کرد. بە پێی راپۆرتی حالڤەژ هێزەکانی یەگانی مێرسادی ڕژیم بەبێ هۆکار هێرشیان کرد سەر دانیشتوانی گوندی قادراوای خاش و بەبێ موڵەتی قەزایی دەستیان داوەتە پشکنینی خانووی گوندنشینان. کاتێک خەڵک لە ئاز هەڵسوکەوتی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ناڕزایەتیان دەربڕیوە دراونەتە بەر دەستڕێژی گولە. لا کامی ئەو هێرشەدا ژنێک بە ناوی زوڵەیخا گۆمشادزەهی تەمەن 50 ساڵ گیانی لەدەستەوە و 3 کەسی دیکە بریندار کراون کە ناسناوەیان بریتە لە ئەڵڵابەخش تەمەن 35 ساڵ، مۆبین تەمەن 16 ساڵ و مسری گۆمشادزەهی. دۆخی خراپی تەندروستی 2 بەندکراوی مانگرتوو لە زیندانی ڕەشت. ماوەی 8 ڕۆژە 2 بەندکراو بە ناوەکانی حافز فەڕوحی و مەنوچێر فەلاح دژ بە ناڕوونی چارەنووسیان لە زیندانی ڕەشت مانیان لە خواردن گرتووە و ئێستا دۆخی تەندروستیان ناژێگیرە. ئەو 2 شارۆمەندە ڕۆژانی 14 و 19 مانگی پوشبەر لەلایەن هێز ئەمنیەتیەکانی شاری ڕەشتەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ناوەندی ئەو شارەکران. حافز فەڕوحی و مەنوچێر فەلاح ڕایانگەاندووە کە مانگرتن لە خواردن تەنیا ڕێگەی بیستنی دەنگی ناڕزایەتیانە و تا داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت درێژە بە مانگرتن ئەدەن.
دو هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی ناڕزایەتی کرێکارانی بەشی کێشاوەرزی لە کالیفۆرنیا. ڕۆژی دووشەمە هەشتی گەلاوێژ سەدان کرێکاری شاغڵ لە بەشی کێشاوەرزی ئیالەتی کالیفۆرنیای ئەمریکا دژ بە کەمی حەقدەست خۆپیشاندانیان کرد. ئەوتێ کرێکارانی ناڕازی بەهۆی گەرمای هەوا ناچار بوون ساعاتی کاریان کەم بکەنەوە، بەڵام خاوەنکار حەقدەستەکانی کەم کردووە. کەمکردنی ڕێژەی حەقدەستی کرێکاران لە حاڵێکدایە ئاگری مەزرای گەرمەشانی و لۆکەی ئەو ئیالەتە بە هاوکاری کرێکارانی بەشی کشاوەرزی کۆنتترۆل کراوە. کرێکارانی بەشی کشاوەرزی کالیفۆرنیا کە زۆربەیان پەنابەر و خەڵکی ئامریکای جنوبین لە هەموو جۆرە ئیمکاناتێکی ڕیفاهی بێبەشن و کەمترین ڕێژەی حەقدەست وەردەگرن کا وەڵام دەرەوەی هەزینەکانی ماگانەیان نییە. کرێکاران داوا دەکەن بۆ هەر ساعات 25 دلاریان پێ بدەن، بەڵام کێشاوەرزانی ئەمریکایی لەگەڵ ئەو داواکاریە ڕەزامەندیان نیشان نەداوە. بەڵێ ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوە بشین.